سلااوان لێ بێت وەم کاتتان باش بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سۆران ئەمڕۆ لە سنتەری قەزای ناوەندی سۆران هەستاوە بەوەی کە لە ڕێگای فلێکسەوە نرخی کرێی گواستنەوەی هاوڵاتیانی با تاکسی لە سنتەری قەزای ناوەندی سۆران دیاری کردووە. ڕاستەوخۆ دەچمە لای بەڕێوەری گواستنەوەی سۆران کاک بارزان میرعەلی گفتوگۆی لەگەڵەکەم. کاک بارزان ماندوو نەبن. دەبین نرخی کرێی گواستنەوەی هاوڵاتیانتان بە تەکسی دیاری کردووە. مەبەست لەم کارە چییە و چ پەیامێکەوە چی دەستخۆشی لێوەکەین بۆ بەرنامە جوانەیە، بەڵام ئێمە ئەم نرخە 13-14 ساڵە دیاری کرا لەلایەن لیژنەی ئابووری قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران. ئێمە ئەمڕۆکە هەلساین بە هەڵواسینی ئەم نرخانە بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان و شوفێرانی تەکسی. چونکە بخۆتان دەزانن ئێستا لەبەرەوەی زانکۆی سۆران و پەیمانگاکانە خەڵکێکی زۆر بیانی هاتووە لە شارەکانی تر هاتوو بمەستی دەرسخوێندن لەم زانکۆانە، ڕەنگە لە ساعرەکانی ناو سنتەری شاری سۆران ئاگادار نەبێت. بۆیە ئێمە هەستاین بە هەڵواسینی ئەم نرخانە بۆ چاوڕوونی هاوڵاتیان و داواش لەو بەڕێزانە دەکەین کە پابەندی ئەم نرخانە بیتن. دوو ژمارە تەلەفۆنی بەرەبرایەتی چاودێری بازرگانی کە چاودێری بازارەکەن دامانناوە قەزای ناوەندی سۆران و ناحیەی دیانە بۆ ئەوەی کە هەر کەسێک هەر هاوڵاتیەک سکالای هەبوو لە بەرزبوونەوەی نرخی کرێ گواستنەوەی هاوڵاتیان دەتوانن پەیوەندیان بۆ بکەن. ئەو جاوان دەنێرنە لایمە ئێمە بەپێی یاسا ماملیان ناگەرەکەن. تەواوی ئەو شوێنانەی لە سنتەری قەزای ناوەندی سۆران هەنە ناوەکان لەم شوێنانە هەیە. ئێمە تەنها گەرەکە سەرەکیەکان ئەو شەقامانەی کە سەرەکین هاوڵاتی دێت بەس ئەوانمان دیاری کردیان. نرخەکان زۆرە ناتوانین هەڵواسین، ئەگەر ئەوەی بکەن ڕەنگە بە 6 بە 12 نەبێتە ناو فلیکسەی. بڵێ ئەی بابەتی ئۆتۆمبیلی خەسووسی لە ناو سۆران ئێستا دەگوترێ هەروەک پێشان جار بەجار کرێ دەکەن، ئەمانە بەکوێ گەیشت؟ بەێ هەیە، بەڵام خوشبەختانە ئەگەر وەک جەنابەتان نەزانن ساڵانی ڕابردوو 2 ساڵ پێش ئێستا ڕەنگە ڕێژەی تەکسی لەو شارە 1 دانە 2 دانش نەبوو ئەوانێکە داخلی کار بکەن. بەڵام ئێستا خوشبەختانە زیاتر لە 300 ئۆتۆمبیلی جۆری تەکسی لەم سنوورە کار دەکات کە داخلین وە کاری گواستنەوەی هاوڵاتیانەکەن. ئێمە داوامان لە برا شۆفێرانی کە کاری تەکسی دەکەن بە ئۆتۆمبیلی تایبەت داوامان لەیە کە ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن لە جۆری تایبەت بە جۆری تەکسی. بەڵام ئەگەر نەگۆڕن بەرابرایەتی هاتوچۆی سۆران بەشی ناوشار ئیجرعاتی یاسایان لەگەرکات ڕۆژانە سزان دەدات. ئەو نرخانی کە دیاریکراون بەراورد بە 12 ساڵی ڕابردوو هیچ گۆڕانکاریەکان بەسەر نهاتووە. ئێمە امتیازەکەمان دایتە ئۆتۆمبیلەکانی جۆری تەکسی ئەوانە لە هیچ شوێنێکی کوردستان نییە. بەهاوبەشی لەگە بەرەبرایەتی نەت و کانزاکانی سۆران توانیمان کارتی ئەلکترۆنی پێدانی بنزینیان بدەینە. ئێستا بخواان بنزیخانەیەک دیاری کراوە ڕێژێکی بڕە ڕێژەیەکی نازانم چەندیشە 300 یا 400 لیتر بۆیان دیاری کرا بەو کارتەوە دەچن بنزینی وەرگن بێ سڕەیە دەچن لە بنزینی خوان وەرەگرن ماگانە و کار دەکەن. سەرچاوم عزیزیکان گواستنەوەی سۆران لێرە ئەگەر هاوکاری کامڕمانم دیمەنەکان پیشان بدا کە لێرە لە نرخی کرێی گواستنەوەی هاوڵاتیان بە تەکسی لە قەزای ناوەندی سۆران بەم شێوەی خوارەوەیە. سنتەری بازار شەقامی کاوە حەریق 500 دینار و نرخی خەسووسیش 2000 دینارە. سنتەری بازار جوندیان 500 دینار و خەسووسی 2000 دینارە. سنتەری بازار نەخۆشخانەی ئاشتی 750 دینارە بەڵام بە خەسووسی 2500 دینارە. سنتەری بازار کاولۆکان 750 دینارە بەڵام خەسووسی 2500 دینارە. قەزای ڕواندز 1000 دینارە بڵێم نرخی نەفەر و ئەگەر بە خەسووسی ئۆتۆمبیلێک بگریت 4000 دینارە. لە باڵەچیان 1000 دینار بەڵام خەسووسیەکەی 4000. دیانای کۆن 500 دینار خەسووسی 2000 دینارە. زانکۆی سۆران بۆ نمونە قوتابیانی زانکۆ وە کۆلیژ تەکنیکی لێرە جار بەجار لەگەڵ تەکسیەکان دەڕۆن بڵێم لە زانکۆی سۆران 750 دینارەوە کەسێکە گەربیەوەی بە خەسووسی بچێ 2000 دینارە. بادلیان 750 دینارە و 2000 دینار خەسووسیەکەیە. سنتەری بازار سەرچاوی دیانایکۆن 750 دینار و 2000 نرخەکەیتی. ئەمە نرخی ئەو نەفەرانەیە بڵێم ئەو هاوڵاتیانەیە کە لێرە دەیەوێت بە تەکسی سواربێ. لێرە شوفێری ئەو تەکسیانش لێرە ئامادەیانێ بزان تا چەند ئەوانش لە نرخەکان ماوەستا سلااوت لێبێت. ئەم هەڵواسینی ئەم تابلۆم فلێکسە چەند گرنگ بوو و ئێوە چ داواکاری و هیچ ناڕزایەتێکمان هەیە؟ ئەمە دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سۆرانەکەین. شتێکی زۆر زۆر جوانە نرخە ڕۆژانە ڕوبەڕووی نرخە بووینەوە. هاوڵاتی هەبوو نمونە دەنگۆ ئازادی 3000 دەگۆ زۆرە 2500 ئێستا
ئەگەر هاوڵاتی داوای نرخی کرد ڕاستەخۆ تابلۆکە پیشان دەین و کێشەمان نامێتن دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی هاچووی سۆران شەکەین بەڕێوەبەرایەتی ناوشارکەوە تاوەکو ڕادەیەکی باش ئێستا هەوڵەدنکەوە سیارەی بێسەرەتا سیارەی خصوصی نەمێنێ هەموو بێتە سێکتەری تەکسی سێکتەری تەکسی خزمەت بە شارەکەمان نەگەیەنێتن سێکتەری تەکسی لە شاری سۆران زۆر جوانە ئەمە دووبارە سێبار دەستخۆشی لە گواستنەوەی سۆران و مامۆستا بارزان و قایمقەمەتی قەزای سۆرانەکەینکەوە تابلۆی نرخەکانی لێر هەڵواسیوە دەستخۆشیان لێکەین هیوادارن پاڵپشتی ئێمە بکەن لەوەیش بە هەموو شاری سۆران جوان بکەین و سێکتەری تەکسی ڕێک بخەین. بەڵێ ئەوەی بینیتان وە بیستان گفتوگویەک بوو هەم لەگەڵ شوفێری تەکسیەکان و لەگەڵ بەڕێوەبەری گواستنەوەی سۆران لەبارەی کرێی گواستنەوەی هاوڵاتیان بە خصوصی و نەفەری بڵێم نەفەر لێر لەگەڵ چەند نەفرێکی تر سواری تەکسی دەبن ئەمە بوو نرخەکان لێرە هەڵواسراون و هەر هاوڵاتیەک سکاڵای هەبێ گازندەی هەبێ لەوەی کە شوفێری تەکسی داوای پارەی زیاتر لێ بکە ڕاستەوخۆ دەتوان پەیوەندی بەو ژمارە مۆبایلانە بکەن کە لەسەر شاشەی زاری کرمانجی بینیتان بەڵێ.